عێراق وڵاتێکی پەر خێر و بەرەکەت لە ڕووی سامانی هەم ژێرزەوی هەم سەرزەویش تا دێت ساڵ لە دوای ساڵ داهاتی عێراق ڕوو لە زیادبوون دەکات بەڵام پێچەوانەکەشی ڕێژەی بێکاری هەژاری ڕوو لە هەڵکشان دەکرێت داهاتی عێراق هێندە زۆرە چەند هێندەی ژمارەی دانیشتوانەکەیەتی کە بەو داهاتە دەتوانرا باشترین خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیانی عێراق بکرێت لە کاتێکا بەپێی دەستور هاتووە کە دەبێت هەموو هاوڵاتیانی عێراق بەبێ جیاوازی سوودمەند بن لە خێر و بێری ئەم وڵاتە بەڵام حکومەتی بەغدا بە بیانووی جیاواز قوت و شایستەی دارایی هەرێمی کوردستان دەبڕێت ئەگەر پێتان بڵێم تەنها لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا نزیکەی 450 ملیارد دۆلار لە عێراقدا دیار نەما و بەشێکی زۆریش لەو پارەیە چۆتە دەرەوە کەم سێکتەر هەیە لە عێراقدا پارەی بۆ تەرخان نەکرێت لە کاتی خۆیدا پارەی پێنادرێت بەڵام بەردەوام دیانوو بە هەرێمی کوردستان دەگرێن و تەنانەت پارەی موچەخۆرانی هەرێمی کوردستان نادەن من دەمەوێت جیاکاریەک بکرێت لە نێوان پارێزگاکانی عێراق و هەرێمی کوردستان ڕەنگە تەنها وێنە و دیمەنەکان وەڵامی ئەمە بدەنەوە سەرڕای هەموو قەیرانەکان و فشارەکانی سیاسی ناوخۆیی و نێودەوڵەتی لەسەر هەرێمی کوردستان بەڵام کاروانی ئاوەدانی بەردەوامە لە 17 ساڵی ڕابردوو تەنها بە سەرمایی 6 ملیارد دۆلار کە لەسەر جەم سێکتەرەکاندا ئەنجام درراوە ببینن چه ئاوەدانیەک لە هەرێمی کوردستان کراوە مەبەستی منە لەم بەرنامێدا لەگەڵ کەسانی شارەزا پەیوەندیدار بازرگان گفتوگۆ بکەم بزانم هەرێمی کوردستان لە چ ڕوویەکەوە یانیش ئەو پێشکەوتانە چییە کە لە هەرێمی کوردستان ڕویان داوە و لە عێراقدا بوونی نییە مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامێدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەین. دەستوری عێراق لە ساڵی 2005ەوە پەسەند کراوە بەڵام تا ئێستا کاری پێنەکراوە بەپێی ڕێکەوتنی سیاسی دەبوو دەستور بکرێتە بنەمای ئاشتی و خۆشگوزەرانی و چارەسەرکردنی سەرجەمکێشەکان لە عێراقدا بەڵام تا ئەم کاتە بەرپرسانی عێراق کاریان بە دەستور نەکردووە ژێرخانی ئابووری عێراق زیانێکی زۆری پێگەیشتووە ئەمە بەدەر لەوەی ملیارەها دۆلار بە فیڕۆ چووە لە پێناو ڕووبەڕۆبوونەوەی تیرۆر و بەو واتایی لە عێراقدا شتێک نەبووە پێی بگوترێت سەروەری هەرێمی کوردستان لە ڕووی یاساییەوە بە پێی دەستور دەبێت هەموو مافێک و شایستە دارایەکانی لەلایەن عێراقەوە بۆ دابین کرێت بەڵام تاکو ئێستا هیچ دڵنیایەکی تەواو نییە لەلایەن بەغداوە بۆ ئەو پرسا شارەزایانی بواری سیاسی و یاسایی بەم شێوەیە شرۆڤەی دۆخەکە دەکەن. لەسەر دەوڵەتی عێراقیە کە وەکو هەر بەشێکی دیکەی عێراق ئەم ئەرکانەی کە لەسەر شانێتی بەرامبەر بە هەرێمی کوردستان جێبەجێ بکات وەک چۆن بەرامبەر بە سڕە دەکات شکا بەپێی دەستور یەکەمیان هەموو تاکانی عێراق بە یەکتر یەکسانن دووهەمیشان هەرێمی کوردستان یەکێک لە گەرانتیەکانی ئەوەیە وەکو هەرێمێکی سربەخۆکە بمێنێتەوە دەبێت ینی دەستەبەری ئەوە بکرێت کە سربەخۆییکی هەبێ یەکێک لە بەشێکی سەرەکی لە سربەخۆیی هەرێمەکان لە هەموو دەوڵەتی فیدرالیدا سربەخۆیی مالیە سربەخۆیی مالی بە معنای ئەوە ناکە ینی جیاواز بێت لە ناوەند بە معنای ئەوەی کە دەبێت ئیستحقاقاتی خۆی بدرێتێ و بە کاملی و بتوانێت پشت بۆ ئیستحقاق بەستێ بۆی کە وەکو هەرێمێک بەردەوام بێ بۆیە بڕینی هەر ئیستحقاقاتێکی مالی و تەنگژە دروستکردن بۆی بە پێچەوانەی پرەنسیپی فیدرالیە کە پرەنسیپی سربەخۆییە چکە دەوڵەتی فیدرالی لەسەر دوو پرەنسیپ دامەزراوە سربەخۆیی و یەکانگیری یا خۆت با بڵێن بەشداریکردن اینجا ئەمە لە هەردوو پرەنسیپەکە مەختورین لە عێراقدا وڵا جێگای دەستخۆشیە حکوومەتی هەرێمی کوردستان ینی سەلماندوویەتی چ بۆ ناوخۆ چ بۆ دەرەوە چ بۆ شەقامی کوردیش و دەرێژەوە کە ئەوەی کە پێویستی کردووە لەسەری جێبەجێ کردووە ینی شاندی هەرێمی کوردستان زۆر پش و درێژ بوون و زۆر بە پرۆفێشناڵیش چوونەتە ناو ئیشەکانیان من بەهۆی برادایەتەوە ئاگام لە ئیشوکارەکانیانە کە چەند هیلاک بوون چەند ماندوو بوون و چەند وەکو بڵێ بە سەبرێکی درێژەوە تەحملی هەموو داواکاریەکانیان کردووە کە لە کاتێکدا نیوەی ئەو داواکارێنە لەوانەیە مەطلوب ببێت نیوەکەی دیکەی لەوانەیە بچێتە خانەی زیادەڕەوی یا خۆت جۆرێک لە بڕۆبیانوش ینی ئەو شاندا سەرکەوتوو بۆ لەوە بۆیە ئێستا لە بەغدا ئەگەر گوێمان لێبێ دەڵێن پێویستی بە تەداخولی سیاسی هەیە
کەواتە ئێمە سەلماندومانە کە لە ڕووی فەنیەوە یا خۆت لە ڕووی داتاوە یان لە ڕووی هاتنە پێشی کاری دارایی و ئیشی حکوومەت گەرایی با بڵێن هیچ کەم و کورتێکمان نییە. دەبێت ئەو ڕێکەوتنانەی کە حکوومەتەکان دەیکەن حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا لەگەڵ یەکتر کە لەسەر ئەساسی ینی تەفاسیلی وردی بابەتەکانە و پارێزگاریکردنە لە هاوسەنگی و لە ماف و ئیستحقاقاتی هەمولایەک ئەوە لەلایەن پەرلەمانەوە احترامی بگیرێ و بکرێتە مەوادی قانونی بەبێ دەستکاریکردن و شت لابردن و ئیزافەکردن و کێشە دروستکردن و دەبێت محکەمەی ئیتیحادیش محکەمەیەکی ئیتیحادی هاوسەنگ و محاید بێ نەوەک بەویست و مەبەستی ئەم ئەو بۆ هەندێک سیاساتی ئانی ئەم هێز و ئەو هێز بڕیار دەرکات و کێش و گیر و گرفت دروستکە بۆ ئەو ڕێکەوتنانە. ئێمە دەستور بەویستی خۆمان چوونێتە ناو دەستور لە ساڵی 2005 وەکو کورد بەشداریمان کردو نەکمان داوەتێ لانی کەمی مافەکانی خۆمانمان تێدا دیتۆتەوە بۆیە ئەمە دەنگمان داوە بۆ دەستورە و بەشداری نووسینەوەشمان کردووە دەنگیشمان پێداوە. بەڵام دەستور پێویستی بە جێبەجێکردن هەیە دەبێت بە نیەت پاکی جێبەجێ بکرێت نەک مادەکانی تاعتیل بکرێت یانوە خۆت لێکدانەوەیەکی نادروستی بۆ بکرێت کە لە دوای تێپەڕبوونی کات وها بیویسترێت لە ڕێگای با بڵێن لێکدانەوەی جیاجیاوە لە ڕێگای خۆت زیینەوە لە جێبەجێکردنی مادەکان هاوسەنگی نێوان ئەو لایەنانەی کە دەنگیان داوە بۆ دەستورە تێک بدەن. ئێمە بۆ خۆی لە زانستی سیاسی بۆ ئەوی کە دەوڵەتێک بناسین سەیری دەستورەکەی دەکەین بەڕاستی بە تایبەتی لەسەر بنەمای تیۆری کۆنستراکتیڤیزم بۆ ئەوی کە ناسنامەی دەوڵەتەکەمان بۆ بدەرکەوێت بەڵام ئێمە ئێستا بۆ هاریکاری ئەو تیۆرە و بۆ خوێندنەوەی باشتری دەوڵەتەکە سەیری بودجە دەکەین یعنی لە ڕێگەی بودجەی بۆ نمونە وەزارەتی بەرگری ئەمریکاوە سیاسەتی دەروی ئەمریکا دەخوێنینەوە بۆ خوێندنەوەی سیاسەتی یان وێنەی حەقیقی سیاسەتی داهاتووی سێ ساڵی داهاتووی عێراقیشدا ئێمە ئەگەر دوور نەڕۆین تەنیا سەیری بودجەکە بکەین بۆمان دەردەکەوێت کە لە سێ ساڵی داهاتوو عێراق زۆر خراپتر دەبێت لەو سیاسەتێک کە لە ساڵانی پێشووتر کردوێتی بە بەڵگەی ئەوەی بە ئەرگۆمنتی ئەوەی کە لەناو بودجەکەدا ئەوەندەی بودجە پارە تەرخان کراوە بۆ سێکتەری ئەمنی و عسکەرتاریەت لە عێراقدا کە بۆ نمونە 15 بۆ ئەمنی و 7 بۆ پەروەردە دابین کراوە ئەو بۆ مانایە کە باەخ زیاتر بە ئاسایشی سەربازی و عسکەری دەدرێت لە باتی بە ئاسایشی پەروەردەیی و پێشکەوتن و مەدەنیەت بدرێ ئەمە دەیسەلمێنێ کە دەوڵەتەکە بەرەو تونڕەوی و بەرەو عسکەرتاریەت و ئەمنیەت دەڕوا بۆی ئەمەش نابێتە هۆکاری ئەوی کە چارەسەر بۆ دەوڵەتی عێراقدا بندرێ و ئەوە کاردانەوەی دەبێت لەسەر مەسەلەی خەدەمات و پێشکەوتن و خزمەتگوزاریەکانی عێراق بۆیە ئەمە هاوڵاتیانی ناوەڕاست و باشووری عێراقی بێئومێد کردو لەوەی کەوا ڕوو لە هەرێمی کوردستان و چەند دەوڵەتێکی دیکە بکەن بۆ ژیانکردن. بێگومان ئێمە دیسانەوە ئەگەر بەڵگەیەکی ڕوون بخەینە ڕووی بۆ ئەوەی کە بە بەرچاوی هەموو بینەران و توێژەران ئەوەیە کە ئەگەر بارودۆخی عێراق لە ڕووی ئیستقرار و لە ڕووی ئابووری و لە ڕووی خۆشگۆزەرانی و خەدەماتەوە باشترا بۆچی زیاتر لە ملیۆنێک هاوڵاتی عێراقی ڕوو لە هەرێمی کوردستان دەکات بۆچی بۆ گەشتکردن بۆ مانەوەی بە بەردەوامی بۆ کڕینی مڵک ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن ینی سەرڕای هەموو ئەو قەیرانانێک کە لە هەرێمی کوردستاندا هەیە ئێستاش ئێمە دەتوانین بڵێن یان ئەگەر توێژینەوە بکرێ بەغدای پایتەخت ناتوانرێ بە بەشێک لە ناحیەکانی هەرێمی کوردستان مقارنە بکرێت لە ڕووی خەدەماتەوە ئێمە ئەمەمان جگەلەوەی کە بەچاوی خۆمان بەغدای پایتەخت کە لە هەموو پارێزگاکانی کە پێشکەوتوترە بینیوە من دەتوانم بەڵگەی ئەوش بێنمەوە کە هاندەرێکی زۆری بۆ منەیانەی هەولێر لەم دوایە بە هەزاران هاندەر سەردانی بەغدایان کرد بوو من لە نزیکەوە گوێم بۆیان گرت بووەوەی کە بۆ خۆیان بارودۆخی بەغدایان بینی بوو سەریان سڕما بوو بەڕاستی ینی ئەو هەموو خزمەتگوزاری ئەو هەموو پارەی بۆ خزمەتگوزاری تەرخان دەکرێت ئەو هەموو بودجێ بۆ نمونە پارێزگاکان دەبڕدرێتەوە هێشتا مقارن ناکرێت بۆ پێشکەوتوی کە لە هەرێمی کوردستاندا ڕووی داوە و بەداخەوە ئەوەی کە لە بودجەشدا هەیە ئێمە بۆ نمونە لە بودجێ ئەو سێ ساڵ ئەگەر سیر بکەین دەبینین کە بودجەی تەنیا هێزی حەشدی شعبی کە هێزێکی وەتەنی و نیشتیمانی نییە و هێزێک نییە بۆ ئیستقراری سیاسی و پێکەوە ژیان لە نێوان خەڵکدا تەنیا بودجەی هێزی حەشدی شعبی لە هەر بودجەی هەموو هەرێمی کوردستان زیاتر کە 4 پارێزگا و 4 ئیداری سەربەخۆیە و زیاتر لە ملیۆنێک دانیشتوی عەرەبیش لێرە خزمەت دەکرێن یعنی ئەمە نیشانی دەدا کە فەرق و جیاوازیی زۆر دەکرێت بەداخەوە لە عێراقدا و ئەمە دەبێتە هۆکاری ئەوەی کە بەڕاستی هەرێمی کوردستانی تەواو نیگەران کردووە و دۆستەکانی هەرێمی کوردستان و ئەو لایەنانەی کە خەریکی ناوبژین باش دەزانن کە بارودۆخەکە و ئەو هاوسەنجیە لە ناو بودجەدانیە بۆ لایەنەکان بەهاو بەشێت. بودجەی عێراق لە ماوەی 4 ساڵدا لە ساڵی 2020 بودجەی عێراق 120 تریلیۆن و 160 ملیار دینار بووە
لە ساڵی 2021 بودجەی عێراق 130 تریلیۆن دینار بووە. لە ساڵی 2022 بودجەی عێراق 101.3 تریلیۆن دینار بووە. لە ساڵی 2023 بودجەی عێراق 198.9 تریلیۆن دینار بووە کە ئەمە زۆرترین بودجە بووە لە مێژووی عێراقدا. بوونی شەفافیەت بە مەبەستی ڕێکەوتنێکی بنبەست لەگەڵ بەغدا بۆ چارەسەرکردنی کێشەکان و نیازپاکی حکومەتی هەرێمی کوردستان بەرامبار بە بەغدا و جێبەجێکردنی هەموو ئەو داواکاریانەی کە لەسەر بودجە و داهاتی هەرێمی کوردستان هەبووە. ئەمە بەداتا خراوندنەتە بەردەستی بەغدا بۆ ئەوەی ڕێکەوتنێکی بنباس ئەنجام بدرێت. دکتۆر زۆر جار باز لەوە کرا کە هەرێمی کوردستان لە هەندێک ڕۆوە ناشەفافە بە تایبەتی لە داتاوەڕقەمەکان بینیمان لە ماوەکانی ڕابردووە لیژنێک لە دیوانی چاودێری بەغداوە هاتە هەرێمی کوردستان ئێوەش لەگەڵ ئەو لیژنەیە بوون. ئەوەی کە وەزارەتی دارایی پێشکەشی کرد بە ئەو لیژنەیە چی بوو؟ لەسەر داواکاری خۆیان بوو؟ بەڵێ بێگومان دوای دەرچوونی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2023 لە پەرلەمانی عێراق بێگومان ئەگەر پێنجسەریکەینە زۆرگەی بڕکە و مادەکان بەس لەوە دەکاکەوە دیوانی چاودێری دارایی ئیتیحادی با بڵێن بەغدا لەگەر دیوانی چاودێری دارایی هەرێم بە هەماهەنگی چاودێری پرۆسەی دارایی دەکەن لە هەرێمی کوردستان. دوای دەرچوونی طبعاً بڕیارەکە و کە کەوتە بواری جێبەجێکردن پرۆژە یاسای بودجە لیژنەیەک لە بەغدا هات لەگەڵ لیژنەکانی ئێمە لێرانە لە دیوانی چاودێری دارایی ئەوانەی ئەوان ویستیان ئەو شوێنانەی ئەوان کە داوایان کرد طبعاً ئەوان ناکرێت مثلەن لە هەرێمی کوردستان نزیکەی 1200 وحدەی حسابی هەیە ناکرێت هەر هەموو وحدە حسابیەکان بەڵام ئەوەی کە ئەوان پێیان گرنگ بوو بۆ نمونە مەسەن گەنجینەکان کەوا زۆربەی باڵێن دەوائیرەکان حساباتیان لەوەیە ئەوانیانە هەڵبژارد مەسەن ناودیوانی وەزارەتی دارایی ژمێرکاری مەسەن خاڵە سنووریەکان ئەوانە کە هەڵیان بژارد یانیش ئەو شوێنانە بوون کەوا بەنسبەت ئەوان حساس بوون سامانە سروشتەکان ئەو وەزارەتانی کەوا پەیوەستن بە داهات و پەیوەستن زۆر بە خەرجی وەکوم وەزارەتی کارەبا وەزارەتی شارەوانی هەر شوێنێک ئەوان ویستی بیان بە هەماهەنگی لەگەڵ لیژنەکانی ئێمە چوونە و وردبینیان کردێت و ئەو حساباتە و ئەو با بڵێن کارەدارایانەی کەوا لەو شوێنانە کرایە بێگومان دوای دەرچوونی با بڵێن راپۆرتی لیژنەکە تەوقعکردنی هەموو وەرەقە ئەعمالەکان کە لە نێوان لیژنەکانی ئێمە و لیژنەکانی ئەوان واژوو کرا لایەنی ئیجابی هەبووکەوە لە راپۆرتەکە لە دوای سات دەرچوو بە واشوی هەردوولا. ینی ئەوەی کە لەسەر شانی هەرێمی کوردستانە ینی بەجێ گەیاندووە ئەوەی کە ئەو بەغدا داوای کردو هەرێمی کوردستان بۆی جێبەجێ کردووە بێگومان جێبەجێکرایە لەبەرەوەی ئەگەر مەسەلەن ئەوان کە دەڵێن جێبەجێ نەکردیە بەغدا دەبێت لێرە ناکرێت بە وتا یان با بڵین بەلێدوان ئەو شتانە پشتڕاست ناکرێتەوە ئەوانە دەبی هەمووی بە نووسراوی مصدق بی نووسراوەکان دەربچی ئایا لە ئەنجومەنی وەزیرانە لە وەزارەتی داراییە لە هەر شوێنەکە بە نووسراوەشی ڕسمی هەبی بڵێ ئەو شتتان جێبەجێ نەکردیە لەوەی هەرێمی کوردستانیش بێتە سەرخەت بە فعالی بێشتەکە جێبەجێ بکە یان ئێستا دەبێت بەغدا حەقی هەرێمی کوردستان بە تەواوەتی بدات. بێگومان ئەمە موازنە شتەشی تەخمینیە خۆی لە هەم لە داهات و هەم لە خەرجی ناکرێت و لە شتێک کە ئیبداع کرایە بیداعەیەک هێخسرای هەنا موازنە ئەوەی کە ئێستا لە قانونی موازنەی عێراقی لە مادە 11 لە بڕگەی دووەم کە باسەوە دەکا تحدد حصة إقليم كردستان من الإنفاق الفعلي من إنفاق الفعلي بيقومان أوشت لنا موازنة زينة بتوا ناكريتو لسر أو خرجاني خوت هي لسر بابلين شايستي من بداي وعيش أو خرجانا مثلا أقربيتو لو شش مانجي رابردو حساب كين خوي دباي عراق نزيكي 100 تريليون يصرف كربا بي موازنة أو تأسست سلو 7 تريليون سلو 8 تريليون يصرف كرديا خرجي كرديا أو زنبي هريمي كردستان نية ئەگەر پێی سیر بکەین تەنها بەو بڕگەیە بەو شەیە نیوەی شایستە داراییەکانمان لەدەستدای ئەمە لەگەڵ بەغدا ئەوەش بەڕاستی پێم وایە ئەغەردێکی زۆر گەورەیە کە لە هەرێمی کوردستان دەکرێت چونکە هەرێمی کوردستان بەپێی دەستور هەرێمیش سەر بەخۆیە موازنەی سەر بەخۆی هەیە شایستی داراییەکان علاقەی بە بەغدا نییە پێویستە بنێردرێ و لێرانە ئەو لە کۆتای ساڵدا تەسوی خۆی دەکات ئایا چەندی خەرج کردیەوە چەند ماوەتەوە. عێراق لە ڕووی ئابووریەوە یەکێکە لە وڵاتە دەوڵەمەندەکان بە جۆرێک
یەدەگی زێڕی 132 تۆنە، یەدەگی دراوی 115 ملیار دۆلارە، یەدەگی نەوتی 145 ملیار بەرمیلە و یەدەگی گازیشی 330 ملیار پێ سێجایە. سەرەڕای هەموو ئەو کێشانەی بۆ هەرێمی کوردستان دروست کراون کار لەسەر ئەوە کراوە ئەم قەوارەیە بە تەواوی نەمێنێت و هیچ گەشەیەک بەخۆیەوە نەبینێت. ئەگەر جیاکاریەک بکرێت لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا، لە هەرێمی کوردستان بە بودجەیەکی کەم زۆرترین خزمەتگوزاری و ئاوەدانی ڕووی تێکردووە، بەڵام لە پارێزگاکانی عێراق سەرڕای بوونی بودجەیەکی زەبەلاح بۆ تەواوی سێکتەرەکان، بەڵام جگا لە وێرانکاری هیچی دیکە بەدی ناکرێت. سەرڕای ئەوەش هەرێمی کوردستان لە ڕووی بازرگانیەوە بۆ تا هاوکاریەکی باش بۆ پارێزگاکانی دیکەی عێراق. تایبەت بە بازرگانەکانی خوار و ناوڕاستی عێراق ئەم پرسیارە لە بەڕێستان بکەم، ئەوان دێنە هەرێمی کوردستان، دەیانەوێت بێنە هەرێمی کوردستان، ئێوە چۆنڵی کۆنتاکتان هەیە لەگەڵ ئەوانە؟ خاوەنکار لە هەرێمی کوردستاندا بیئێک هەیە و بیئێک دروست بووە کە هەموو مستەسمر یاکود وە بەرهێنەر یا بازرگان چاوی لەوەیە کە ئەگەر بێ لە شوێنێکی عێراق بۆ نمونەوە بەرهێنانیش بکە، بەڵام دەستپێکەکەی لە هەرێمی کوردستان بێ. دەستپێکەکەی کە لە هەرێمی کوردستان دەبێت لەوانەیە بۆ شارەکانی خوار و ناوەڕاستی عێراقیش پەلباوێژێ و بازرگانیەکەی دەست پێ بکە یاخود بڵاوی بکاتەوە، بەڵام بۆ دەستپێکەکەی لە هەرێمی کوردستانە، چون ئەو بیئەیە کە لە هەرێمی کوردستانە بیئەیەکی ئەمانە و سیستەماتیکە تا ئەندازێ تەحەدێکی زۆر باش و ئەو خەڵکە متمانەی زیاتر بە هەرێمی کوردستان هەیە تاکو شارەکانی ناوەڕاست و خوار و عێراق و ئەو بەڕێوەچوون لە ڕووی ڕۆتینیات و لە ڕووی ئەوەی کە ئاسانکاری بۆ بەرهێنەر، لە ڕووی ئاسانکاری بۆ بازرگانی، ئێمە ناڵێن ئێمە پێرفێکتین، هیچ کەم و کورتێکمان نیە، بەڵام ئەگەر مقارنەی بکەین بە عێراق و بە شارەکانی خوار و ناوەڕاستی عێراق هیچ قابلی ئەوە نییە کە ئێمە مقارنەی هەرێمی کوردستان بە شارەکانی خوار و بکەین. کاگەیلان سەبارەت بە هاوکاریکردنی بازرگانەکانی هەرێمی کوردستان لە ڕووی بازرگانیەوە بۆ پارێزگاکانی خوار و ناوڕاستی عێراق چۆنە؟ مەسەڵەن دەبینین کۆمەڵێک کاڵا و کەلوپەل لە دەرەوە هاوردە دەکرێت، خو لە ناوخۆشە کە بەرهەم دەهێنرێت دەچێتە پارێزگاکانی خوار و ناوڕاستی عێراق، کەواتە هەرێمی کوردستان لە ڕووی بازرگانیشەوە هاوکارە بۆ عێراق؟ بێگومان گومان لەوەیدا نییە کە ئەمە ئەو کاڵانەی کە چە هاوردە دەکرێت لە دەرەوەی عێراقکە ڕێگاکانی یان دەواازەکانی سنووری بە هەرێمی کوردستانەوە بەستراوە دێتە ناو هەرێمی کوردستان، لێرەوەش دەگوازرێتەوە بۆ شارەکانی ناوەڕاست و خواروی عێراق کە لە چەند ساڵانی ڕابردوو دایمەن ئێمە ئەوەمان خستۆتە ڕووکە ئێمە وا دەبینین کە ١٧ زیاتری ئەو کاڵانەی دێتە هەرێمی کوردستان بۆ شارەکانی ناوەڕاست و خواروی عێراقا، کەواتە ئێمە وەکو زنجیرەی بازرگانی بەیەکەوە بەستراوین و چ لەلایەن ئێمەوە کە ئەو کاڵایانە بۆ ئەوان دەڕوا یاخود پێچەوانەکەی، بەڵام بەشی هەرە زۆری ئەو کاڵایی کە دێتە ئێرە و شارەکانی ناوەڕاست و خواروی عێراق پێویستیان بەوەیە، پێویستیان بەو کاڵایانەیە کە لە هەرێمی کوردستانەوە بۆیان دەڕێت. جاچ کاڵایەکان ئەوەی لە ناو هەرێم بەرهەم دێ یاخود ئەو کاڵایانەی کە لە ئەوروپا، وڵاتانی تورکیا، وڵاتانی دیکە کە لە ڕێی هەرێمی کوردستانەوە داخل دەبێت و دواتر دەگوازرێتەوە بۆ شارەکانی دیکە. زۆر جار ئەم قسەیە دەکرێت دەوترێت هاوڵاتیانی خوار و ناوڕاستی عێراق زۆر متمانەیان بە بازرگانە کوردەکان هەیە وەک لە بازرگانە عەرەبەکان، ئەمە ڕاستە و ئەگەر ڕاستیشە هۆکارەکەی چییە؟ بەڵێ هەروەکو دەزانن هەرێمی کوردستان ناوەندێکی بازرگانی گرنگە بۆ هەموو عێراق و زۆربەی بازرگانی دەتوانم بڵێم لە دوای پرۆسەی ئازادی عێراق لێرەوە دەستی پێکرد، بۆیە لەوانەیە بازرگانەکانی ئێمە پەیوەندی پتەوتریان لەگەر وڵاتانی دەرەوە هەبێ و زووتر توانیان ئەو پەیوەندیە دروست بکەن، ئەوە زۆر گرنگی هەیە لە ڕووی بازرگانیەوە و هەروەها ئەو کاڵانەی کە لە ڕێگەی ئێمەوە دێ و لە ڕێگەی سنوورەکانی ئێمەوە دێ زیاتر کۆنتترۆل کراوە تاکو ئەو کاڵانەی لە ڕێگەی سنوورەکانی ئەوانەوە داخلی عێراق دەبێت، بەو هۆی بەداخەوە دەڵێم سنوورەکانی نێوان عێراق و هەند وڵاتانی دراوسێ یاخود سنوورە ئاویەکان کۆنتترۆل کەیفێتێکی وای تێدانە کە بتوانێت ئەو کاڵایانە تێست بکە و لە ڕووی کۆنتترۆلی جۆری کۆنتترۆل بکرێ، بۆیە ئەو کاڵانەی کە لە هەرێمی کوردستان و لە ڕێگەی بازرگانە کوردەکانەوە داخلی عێراق دەکرێت بێگومان ئەو کاڵایانە دەتوانن زیاتر متمانەی پێ بکرێ
و بازرگانەکانیش زیاتر متمانەیان بە بازرگانە کوردەکان هەیە چون ئەوان دەزانن کەمتر تووشی کێشە و گیرگرفت دەگەن لەگەر ئێمە. ژینگەی عێراق لە کۆی 180 وڵات کە ژینگەکەیان پیسە عێراق پلەی کۆتایی گرتووە لە ڕووی تەندروستیەوە عێراق لە پلەی 102مین دێت لە کۆی 180 وڵات. پیسبوونی ئاوی ڕووباری دیجلا لە عێراقدا سەدانەوەی تێپەڕاندووە. تا ساڵی 2040 ڕێژەی پلاستیکی لە ژینگەی عێراقدا 2.5 و زیاد دەکات. لە ڕووی گردنەبەری سیاسەتێکی تەواو بۆ پاراستنی ژینگە و خاک و ئاو هەوای عێراق پلەی کۆتایی گرتووە و هیچ هەوڵێکی بۆ ئەو بابەتە نەداوە. هەڵبژاردننی هەرێمی کوردستان بۆ ژیانکردن و بازرگانی گەواهیدەری ئەوان کە هەرێمی کوردستان بۆتە جێگایەکی دڵنیای و سەقامگیری تەواو بۆ سەر جەمپێکاتەکان لە عێراقدا. خاوەنی نووسنگەیەکی کۆمپانیای خانوبەرە باز لەوە دەکات کڕیارەکانی ئەوان ئێستا زیاتر هاوڵاتیانی عەرەبن. ئەمەش وەک جۆرێک لە دڵنیایی دێت کە هاوڵاتیانی عەرەب متمانەی زیاتریان بە هەرێمی کوردستان هەیە و وەک پەناگەیەکی ئارام هەڵی دەبژێرن بۆ ژیانکردن. کەرتی خانوبەرە لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی ئێستا دۆخی کەرتی خانوبەرە چۆنە و ئێوە کڕیارە سەریکەکانتان چەند زیاتر؟ کەرتی خانوبەرە هەموو کاتێک بای ئەوەندەی هەر هەیە، ینی بای ئەوەندەی هەر هەیە کە بڵێ حرەکە لە ناو بازارە هەیە، ئیش لە ناو بازارە هەیە. بەس وەکو ئەوە ئێستا بە تایبەتی ئەمە چاومان لەسەر فرۆشیاری عەرەبە، لەسەر کڕیاری عەرەبە. بۆچی لەسەر کڕیاری عەرەب؟ لەبەر ئەوەی عەرەب لێرە زیاتر هەست بە سەقامگیری دەکا، هەست بە دڵنیایی دەکا، هەست بە تامینات دەکا لێرە لە بە زوڕفی سیاسی و ئەو دۆخەی ئەو ئارامیە کە لە کوردستان هەیە زیاتر چاوی لەوەیە. لە پارێزگاکانی دیکەی عێراقیش پرۆژەی نیشتەجێبوو نەکرێتەوە. بۆچی هاوڵاتیەکانی تر یعنی عەرەبەکان ناچن لەوێ بکڕن دێن لێرە دەکڕن؟ یعنی هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە خەڵکی عەرەب لێرە متمانەی زۆرە، یعنی متمانەی بە خاوەن پرۆژەکانە، متمانەی بە کوالیتی پرۆژەکانە، متمانەی لێرە بە تەمیناتی پرۆژەکانە، دەزانی کە لێرە حەقی ناخورێتن. ئەوەش سەبەبی ڕئیسیە کە خەڵکی عەرەب زیاتر ڕوو لە هەرێمی کوردستان دەکاتن. باشە، ئێستا دەبینین مەسەلەن کێشە هەیە لە نێوان هەولێر و بەغدا بە تایبەتی لەسەر بەشە بودجەی هەرێمی کوردستان. ئەمە هیچ تەئسیری لەوە کردووە کە ژمارەیە و عەرەبانی کە دێن یەکەکانی نیشتەجێبوون دەکڕن کەم بێتەوە یان بەردەوامە؟ تا ڕادێک تەئسیری کردووە، بەڵام هەر بەردەوامە. یعنی ئێستا ئەمە ڕۆژانەمان ئەگەر تەخمینی بکەین 175 مشتریەکانمان عەرەبە لەو بازاڕێ. لە ڕووی ماف و ئیمتیازاتەوە ئەگەر هاوڵاتێکی کورد یەکێکی نیشتەجێبوون کڕێت هەمان ئەو ماف و ئیمتیازاتەش هەیە بۆ هاوڵاتێکی عەرەب؟ تاوان هیچ جیاوازی نییە، ینی هەم لە ماف و ئیمتیازاتی بینی کورد و عەرەبی هیچ جیاوازێکی نییە، هەر وەکو یەک تەعاملی لەگە دەکرێتن. ئەو وڵاتانەی عێراق قەرزی پێداون: یەمەن، سوودان، سۆماڵ، مۆریتانیا، ئەفریقای ناوڕاست، زامبیا، مالی، مەدەگاسکار، مۆزەمبیق، نەیجیریا، سەنیگال، تەنزانیا، غینیا، بەنگلادیش، کۆریای باشوور، ڤێتنام، جامایکا، کوبا. هەموو ئەو داواکاریانەی کە بەغدا هەیبوو لەسەر داهاتی نەوتی و نانەوتی لە هەرێمی کوردستان، حکومەتی هەرێمی کوردستان بە داتا و بە ئامار و بەو پەڕی شەفافیەتەوە خستیا بەردەمی بەغدا. ئەمەش وەک نیازپاکێکی حکومەتی هەرێمی کوردستان کە دەیەوێت لەگەڵ بەغدا بکەوێتە ڕێکەوتن، چونکە ئەوەی کە بۆ حکومەتی هەرێمی کوردستانە پێدانی شایستەدارایەکانە بە تایبەتی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە کات و وادەی دیاریکراوی خۆیدا سەرەڕای هەموو قەیران و کێشە و بربستەکان. بەڵام کاروانی ئاوادانی لە هەرێمی کوردستاندا بەردەوامە. حکومەت دەیەوێت لە ڕێگای سەرچاوە و کەرتەکانی دیکەوە داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان زیاد بکات.